ناهی عارف ژنێکی تەمەن 63 ساڵانی دانیشتووی گەڕەکی کارێزەوشکی شاری سلێمانیە. ئەو ماوەی 3 ساڵە شەوانە لە ماڵ دێتە دەرەوە و لە ڕێگەی دەفلێدانەوە دەیەوێت دانیشتوانی گەڕەکەکەی بۆ پارشێ و بەخەبەر بهێنێتەوە. ناهی کە لە ناو خەڵکدا بە خەلیفە ناهی ناسراوە عاشقی ژەنینی دەفا. ئەو دەڵێت لە منداڵیەوە هێندە شەیدای دەبژەنین بووە، سەرەتا بە سینی خۆی فێر کردووە و ئێستا دەبژەنێکی باشە. شەوانە لە کاتژمێر 2 شەوەوە خەلیفە ناهی بە دەبژەنین و وتنی سەڵاواتەوە لە ماڵەکەی خۆی دێتە دەرەوە. وەک خۆی دەڵێت چەندێک بتوانێت بۆ ماوەی نیو کاتژمێر بەو شێوەیە چەند گەڕەکێکی دەوروبەری خۆیان دەگەڕێت و خەڵکەکە بە ئاگا دەهێنێتەوە. وەڵاهی زۆربیان ناڵم لە مزگەوت ماوەسا پیانوتم بە ڕێزەکەم لە مزگەوت داوای لێکردم وتی بۆچی ئەمساڵ دەنگە نییە تەندروستیم تاوا نەبوو نەمەتوانی بێمە دەرە دەبلێم حەزیشمە کردیانی پڕ بەدڵ پێم خۆش بوو بێمە دەرە دەبلێم بەس تەندروستیم تاوا نەبوو نەمەتوانی لە خۆم ڕەنابینە بەڵامی تر تەوەکلم بەخوا بوو ئیتر هەموو کۆڵانەکان بە سڵاوات لە پێش خۆم و ئەڵێم و خەلیفە ناهی لەبارەی کارەکەیەوە وتی ماوەی چەند ساڵێکە دەستی بە دەبژەنین کردووە لە کاتی پاشێوان لە مانگی ڕەمەزاندا ئەوەش حەز و خولیایەکی خۆیەتی و بەو کارە مێشکی ئاسوودە دەبێت و هەست دەکات کە کارێکی باش دەکات و لە لای خودداش ون نابێت. حەزەکەم یانی کە هەستم مێشکم مرتاحە بێ لە خۆمە مرتاحم هەستەکەم ئیشێکی باشەکەم بەبێ مقابل تەنیا خوا ئاگەی لێبێ و حەزیشم کردیانی خوا ئەزانم کە خۆی گەورە لای خواون نابێت. دەبژەنین لە کاتی پاشێواندا و چەند ڕێگەیەکی دیکەی بە ئاگاهێنانەوەی ڕۆژەوانان لە کۆندا بەکار هاتووە. بەڵام لەم ساڵانی دواییدا و بەهۆی تەکنەلۆژیا و بەکارهێنانی ئامێری نوێ ئەو جۆرە ڕێگایانە باویان نەماوە.